بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی هەڵەبجە بۆ سێم ساڵ پێشنگایی بۆ بەرووبووما کشتتوکاڵەکان کردەوە. وەزیری کشتتوکاڵ هێرێم و ژمارەیەک لە وڵاتیانی پارێزگاکە و دەرەوەی پارێزگاکە بەشدار بوون. زیاد لە 25 جۆر بەرەمی کشتتوکاڵی پاییزی لەلایەن جوتیارانەوە خراونەتە ڕوو. ئامانجمان لەوەیە کە جوتیاران ڕاستەوخۆ پەیوەندێکی ڕاستەوخۆ دروست بکەن هەم لەگەڵ کڕیار هەم لەگەڵ وەبەرهێن و بازرگان کە بەشدارە بن لەم پێشانگایە بۆ چونکە لە ئێستادا تاکە کێشەی جوتیار کە هەیەی ساختکردنەوەی بەرهەمەکەیەتی نەک لەوەی کە بەرهەمی نییە. جا ئەمەش ئێمە دروستمان یعنی ئەم پێشانگایمان ساز کردووە ساڵانە ئیشاڵڵا هەوڵ ئەدەین کە برەوی پێ بدەین زیادی کەین فراوانتری کەین ئەویش لەسەر بنەمای بەرهەمی جوتیاران. 120 جوتیاری سنوورەکە بەشداری پێشنگا کشتتوکاڵەکە دەکەن و بەرووبوومەکانیان دەخەنە ڕوو. ئەوان دەڵێن ئەو جۆرە پێشنگایانە گرنگن و لە ڕێگەیەوە دەتوانن بەرەمەکانیان بە بازار بکەن و داواش دەکەن هاوردەکردنی بەرەمە پاییزە کشتتوکاڵەکان لە دەروی وڵاتەوە قەدەغە بکرێت بۆ ئەوەی بەرەمی خۆماڵی جوتیاران بفرۆشرێت. پێشەنگایە سوشەیەکی زۆر باشە و ڕێک و پێکە و بۆ ئەو بەرەمی جوتیارانە تۆ ئیسفادە بکە و ئەڵی برای خۆم بکەم ماڵتان ئاوا بێ و کارتان ڕاست بێخوا ئەمە ئەم بەرهەمی ئەمە ئاوا بێ ئینشەڵڵا خەیرەکە و پارەیەکە ئەینی خارجە نەیەتە ناو وڵاتەکەمان و بەرگری لێ بکەن و ئەڵی برای خۆم بکەم لەوێ ئێمە بەرهەمەکەمان پارە بکە و فەقیری و فەلا ئەیدامان. هەناری هەڵەبجە هەنارێکی بە تایبەتی ئەمساڵ کە ئێمە خۆمان وەکو مینە بەشداریمان تیا کردو هەنارەکەی زۆر زۆر جوانە کە بەشداریمان کردووینمان کردووە یعنی هیچ مەوادێک نە ئاو نە هیچ شتێکمان تێکەڵ نەکردو هەنارەکە بە فرێشی دروستمان کردووە. هەنار و هەنگوین و ئەو جۆرە بەرووبوومانە کە لە پێشانگایەدا کراونەتەوە وڵات ئەتوانێت لەسەر قاچی خۆی بوەسێ بە عەقڵی خۆی بیر بکاتەوە. جگە لە بەرووبوومی کشتتوکاڵی بەرەمی پەلەوەری و کاری دەستی خانمان و خواردنی کوردەواری بەشێکی پێشنگاکە بوو. هەنار ڕێژەیەکی زۆری پێشنگا کشتتوکاڵەکەی داگیر کردبوو. لە سنووری هەڵەبجە 29,000 زەوی باخی هەنارە و ساڵانە 25,000 تۆن دەخرێتە بازارەوە. جیاواز لە ساڵی ڕابردوو ئەم ساڵ 5,000 تۆن بەرەمی هەناری هەڵەبجە زیادی کردووە. هەنار و هەڵەبجە دوانەیەکی لێکدانەبراون. لە پێشنگا کشتتوکاڵەکەی هەڵەبجە ڕێژەیەکی زۆر بەرەمی هەنار خراونەتە ڕوو. لەلایەن جوتیارانی سنووری پارێزگای هەڵەبجەوە ساڵانە نزیکەی 30,000 تۆن هەنار دەخرێتە بازارەکان هێرێمی کوردستانەوە. ئەم پێشنگا کشتتوکاڵیاش دەیان جۆر بەرەمی کشتتوکاڵی لەخۆ دەگرێت بڕیاریشە ماوەی 3 ڕۆژ بخایەنێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.